وەختتان وەخێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. لە دیبەیتەکەی چەند وەخت پێشە ئێمە لەگەڵ کاکپێمانە نەعمەتیە مەسائلێک مەترەح بوو دا لەبەر ڕەوشە تەحقیقی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە مواجهبوونا تەکە مەسئلەیە ومعزەل ومشکڵە کوردە. لەوێ کاکپێمانە نەعمەتی پرسیارێکی کردووە لێو دووە لە تەریقە یاران ڕاپەڕینەوە ئاگادار بوومەوە کە ئەبوایە من ئەم مەقولەمە زیاتر بکردایەتەوە وەکو ئەوەی کە چۆن یارانە ڕاپەڕین یا یارانە کوردەوار بتوانن فێرە ئەم کارەگاهیە تاریخیە بوون تا بتوانن حەقایق لە دڵە جنایاتە بکێشنە دەرەوە و بتوانن ئەم شخصیەتە لە خۆیان دروستکەن. من ئەو شەو محاولە ئەەکەم جوابێک بە ئەم پرسیارە بدەم و بتوانم ئاسۆیەک ڕوونکەمەوە لەم مەسئلە. ئێمە شاهدین مەتن ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ خەریکە بە شکڵە مەفاهیم بە شکڵە مەفهومەکان لەلایەنە عدەیەک و بەکار ئەبرێت. مشخصاً ئەخیراً ئاگادار بوومەوە کەسێک بە ناوە ڕەزا حازلی خەریکە لە مەفاهیمە ئانووسی ئەدیانە ئیبراهیمی استفادە ئەکات و ئەمە پەریشانیە خاترە یاران ڕاپەڕین هەڵەسێنێتەوە. بۆ خاطر ئەوەی من ئەو تەوزیحە بدەم کە چه ئەتفاقێکە کەفێ مەجبور بووم ئەم دیبەیتە بکەمەوە. ئومیدوارم تاریکی بەسەر هەواکە دانەیت لەگرا تاریکی زوو دەست پێ ئەکات و من ئومیدوارم بتوانم کە بەر لە تاریکی و بە وزوحە تەسویر و نورە کافی ئەم مەسئلە بکەمەوە. بزانن ئەگەر تەوەجۆتان کردوێت من داستانەکانە ڕۆمانە ڕووسیەکان بەلامەوە زۆر مهم بوو و لە دیبەیتەکانە ئەستفادەم کرد بە تایبەتی ڕۆمانەکانە داسایۆفسکی و لە کەناریە تەحلیلە فیلمیشم کرد بۆ مەتن ڕاپەڕین. لەگەڵ مەسئلەیەک مەترەحە کێشی ئاماژەی پێ بکەم. شخصیەتەکان ڕۆمانەکانە داسایۆفسکی تەقریبەن ئەتوانم بێژم ئاوێنەیەکن لە بەرامبەرە تاک بە تاکە ئێمە. شخصیەتەکان ڕۆمانەکانە داسایۆفسکی ئینسانەکانە پەرێشان حاڵێکن، ئینسانهایەکن کە خەریکن لە بینە وەزعیەتە ئێستراریە ئەسوڕێنەوە و لە ئەسترا و ئەسترەسێکی کاملان. مثال شخصیەتەکانێک داسایۆفسکی قالبەن وانە هەمیشە دەغدغەیەکی گەورەیان هەست و بە شوێنە ئەم دەغدغەیە گەورە ئەکەونە ناو داستانهایەکی تر لە ناوە زندگیانە. مثلا تۆ جنایەت و مکافات کە خوێنی تۆ لەگەڵ ڕاستکۆلنیکۆف هاتەرەفی ڕاستکۆلنیکۆفێک کە فەقر فشاری پێ ئاوردگە لەولاوە ئینسانێکی جوان و با ئیستعدادە لەولاوە گەرەکیسی مەسئلە و مەقولەیە عداڵەت تعقیب بکە لەولاوە گەرەکیسی خۆی بە تەنهایی ئقامی عداڵەت بکە لەولاوە خۆی تێت دیهیومەنایزد ئەکات پیرەژنێکی سوخۆر و کوشتن ئەو وەکو زالوویە کە دەمی خسکەسە ناوە دەبارەکانە جامعە بە مەشروع ئەزانێ. ڕاستکۆلنیکۆف پیرەژن ئەکوژێ خۆیش کە مۆنگۆلەکەیشی ئەکوژێت مەجبورەوێ بیکوژێ، بەڵام تەمامە پولێک لەم پیرەژنە هەڵی ئەگرێت ئەیوا لە جێگەیەکە ئەیشارێتەوە و ئەولەویەتەکانی ئەگۆڕێت. مەجبورەوێ بە کابرایەکی مەست یارمەتیکە، مەجبورەوێ بە بنەماڵەی کەسێکی تر یارمەتیکە لەگرا دووچارە عشقێکەوێت. شخصیەتەکان ڕۆمانە داسایۆفسکی پەرێشان حاڵن. کەسێک عاشقە ژنێکە، ژنەکە پێژێ بە یارمەتیم بێ، کابرا ئاداتە دەڵ و یارمەتی ژنەکە بکە، لە پڕێکە ئاگاتە ڕەفیقەکەی محتاجە، ئیشە بڕوا کۆمەکە ئەو بکە، لە بیری ئەچێتەوە کە ئیشە بڕوا یارمەتیە مەعشوق بکە.
لە پڕێکا کە ئەڕوا یارمەتی ڕفیقەکەیەکەوە بیری تێتەوە کە دیسانەوە ئەبێ بڕوات یارمەتی مەعشوقەکەی بکە ئێتەوە دەرەوە ئەخوا بە یەکێکی تر معزەلێکی تر ئەوێنێ و ئەڕوا ئەویش حەل بکە لە پڕێکا خۆی لە ماڵەکەی خۆیان ئەدۆزێتەوە کە بیرەکاتەوە ئەبینێت هێشتا نەڕۆیشت بۆ لای و نەڕووی بۆ لای مەعشوقەکەی کە ئەم بۆ خاترە ئەو لە ماڵات بۆ دەرەوە حکایەتە ئێمە ئەمەسە و لە کنارە ئەما داسایۆفسکی شخصیەتە ئەبلەه دروسەکە ئەبلەه ئەحمەق دروسەکە شخصیەتە ئەحمەق کەسێکە کە هیچ کارێ ناکە دانیشتەکە و دائیمەن منتەزرە کە اتفاق گەورەترێک ئەکەوێت ڕووداوی گەورەترێک ئەکەوێت ڕووداوی گەورەتر لەمەی کە ئێستا هەز ئەکەوێت و ئەو ئێشی خۆی بۆ ئەو ڕووداوە تەیارکە وەلذا شخصیەتێکی منفعل لە ئەو دەردێ اتفاقی کە بۆ ئێمەی کورد کەوتبوو ئەمە بوو ئێمە لە مەواجهاتە کە جەهانە ئەمڕۆژە جەهانە ئینقیادە کەسێکی وەکو من کەوتبووە داوە پەرێشان حاڵی و وەزعیەتە ئەستراریە شخصیەتەکانە داسایۆفسکی لە ژێرە زوڵما بووین لە ژێرە ئەستثمار و ئەستعمار و تەبعیزا بووین لە ژێرە داگیرکاری و وجودیا بووین تەمامە ئەمانە ئەولەویەت بوو مەشای مەبارەزەمان کردایە نەمانەزانی تەکە چیا مەبارەزەکەین تەکە فەرهەنگێکە پێمان تەزریقەکەن تەکە حاکمیەتێک کە تەپی داگەسە سەرمان تەکە جەهل عمومیەک کە بڵاو بوو گەسۆ تەکە بێمەهری و بێعاتفیەکە لە ناو جامعەی ئێمە دەسی پێکردەگە هەڵەسای تۆ بە ئیقامەی عەداڵەت مەجبور بوویت لە فەرهەنگیش دخالەت بکەی مەجبور بوویت لە ڕەوابەتە ئینسانیش دخالەت بکەی تۆ هاتبوویت خۆت نەجات بەی مەجبور بووی ئاوڕێ بدەیتەوە بڕۆی دایکە نەجات بەی بڕۆی باوکە نەجات بەی مەجبور بوویت ژنت مناڵت نەجات بەی بەڵام لە قاڵبێکی گەورەترا ئومەتت نەجات نادریا تۆ گەرەکت بۆ بڕۆی ئومەتە کوردی نەجات بەی بەڵام باوکت احتیاجی بە تۆ بوو باوکت نیازی بە تۆ بوو باوکت نەیگەرەک بوو تۆ مۆقعەتی لێ بشێوێنی باوکت نەیگەرەک بوو تۆ زەندگیەکەی خراوکەی باوکت نەیگەرەک بوو کەت بۆ خاتر تۆ مەورەدە هەجمە قەرار بگرێ ڕۆشتی بە تەرەفە باوکت ئارام بکەیت تۆ لە پڕێکە ئەو لە بێتەکەی تر کە مەردەمەکەت بێ لە دەسەدادا ئەکەویتە ناو بازنەیەک لە پەرێشان حاڵی و ئستراب و تۆ عەمەلان فریانەیەکەوتی و فریانەکەوی لەم وەسەتە عیدەیەک وەکو ئەبلەهیان لێتێ دەسەگرنە سەرە کڵاوە خۆیان ڕووداوە گەورەتر تێت ئەمە مهم نییە ئەستثمار تەبعیز داگیرکاری وجودی مەرگە دەستە جەمعی مەرگە فەرهەنگی مەرگە ئینسانی مەرگە ئازادی مهم نییە اتفاق گەورەتر تێ مەرگ لە شێوەیەکی تر تێ مەرگ شکڵێکی ترە مەرگ لە چوارچێوەی ئینقیادا نایێت مەرگ لە چوارچێوەی حەبسا نایێت مەرگ لە چوارچێوەی دزینە دەسەڵات و ئازادیە نایێت مەرگ لە چوارچێوەی داعشاتێت مەرگ لە چوارچێوەی بۆمباردمان تاتێت مەرگ لە چوارچێوەی کۆنتڕۆڵە نایێت مەرگ لە چوارچێوەی کۆڕۆناتێت ئەمە اتفاقێکە کە لە ئینسانەکانە سەرگۆی ئەم زەمینە کەوتەگە بە تایبەتی لە مەردەمەکانە کۆمەلگای ئێمە کۆرۆساوا کەسێکە کە ئیلهامی گرکە لە داسایۆفسکی لە دروستکردنە فیلمەکانی لە فیلمە حەفت ساموراییە کۆرۆساوا حەفت ساموراییە کە بۆ نەجاتە جووتیارەکانە لادەیەک ئەڕۆن لە دەستە چەتەکانەوە هەر لە سەرەتای فیلمەکە لەگەڵ پەرێشان حاڵەیەکە ڕوبەڕۆن لەگەڵ پرسە وجودی خۆیانە ڕوبەڕۆن سامورایی کێس سامورایی بە چه دەردێکە خوا و تەمامە ئەم دەغدەغە لە ئاخرە فیلمەکەی کۆرۆساواوە لە زوانە سەرکردەی سامورایەکان تێتە دەرەوە وەختێک خەڵکە لادەیە فێرە دەفاعکردن لە خۆیان ئەون و وەختێک
چەتەکان شکست ئەخۆن و ئەمان ئێشێلادێکە بەجێ وێڵن ئەم پرسیارە لە خۆیەکە لەم لەحزە لەم ساتە لەم وەزعەی کە هەرچی شتە جێکەوت سەمورایی بە چه دەردێکە خوا سامورایی کیس شرایط و قوانین موجود ئیتر سامورایی نەگەرەک بە چه دەردێکە خوا داستانە پەرێشەن حاڵیەکە کە تۆ نازانی لەم ئەولەویاتانە پەلا بە کوێ بووەی کامیان هەڵبژێری فەقرخانەوادەم چارە بکەم یا لەگەڵ زوڵمێکا کە پێم ئەکرێت دەربکەوم زوڵمێک کە پێم ئەکرێت لەگەڵ یا دەربکەوم یا بە فکر نجات سەرزەمینێک بم کە نێسم لەگەڵ زوڵما ڕوبەڕوو بووم یا لەگەڵ بێدەسەڵاتی خۆمە ئەمە چی دروسەکە ئینفعال یا پەرێشانی ئەوە اتفاقی کە لە ئێمە کەوت ئەمە بوو ئێمە لە داوی دۆزینەوەی ئەولەویەتەکانە گیرمان نەکرد ئێمەش چرخیانە وەکو گشت کەسێک وەکو شخصیەتەکانە ڕۆمانەکانە داسایۆفسکی ئەم ئەولەوێتماندا بەدەسە ئەو هاتینە دەربووین و قارەمان هاتینە دەر مبارزە بکەین تەکە داگیرکەرە وجودمان داگیرکەرە سەرزەمینمان داگیرکەرە ئازادی و دەسەڵاتمان بەڵام هاتین تەکە حاکمیەتە دەربکەوین هاتین ئومەت نەجات بین باوک برسی بوو دایک برسی بوو باوک ئەترسیا دایک ئەترسیا برا ئەترسیا خەڵک ئەترسیا ئەهاتی بڕۆی ئەوان نەترسەکە دەربێری حاکمیەتە لە بیرە چوو مبارزەیە تەکە ئەم ئینقیادەتە لە بیرە چوو و تۆ لەم دەورە تەسەلسلە یا مەشیایە خۆتت نەم بکردایە یا مەشیە بگایتە بەوەی کە کورد بە چه دەردێکە خوا کوردبوون بە چه دەردێکە خوا بگایتە سەر ئەو پرسیارە عەمیقە بە چه دەردێکە خوا ئایا زەرورەتە وجودە ئێمە لە دنیای ئەمڕۆوە زەرورەتێکی مبرەمە ئایا ئێمە بود و نمودێکمان لە دنیای ئەمڕۆوە هەست ئێمە کەین گەورەترین ئەولەویەتە ئێمە چییە پرایۆرەتی ئێمە چییە تاوەکو ئەبلەهێک بە ئینفعال نەگەین وەکو ئەبلەه داستانە ئەبلەه داسایۆفسکی بەو ئینفعالە نەگەین کە فقط نزارەگەر بووین و ئەو اتفاقانە ئەکەون و ناتوانین تەشخیص بین اتفاقە گەورە کامە بوو اتفاق لەمە خراوتر تێ بەی بەوەتر دووروێ ژن بەی بەوەتر دووروێ لەمە خراوتریش هەست و ئێمە دائیمەن فکرەکەین و کە خراوترەکە کامەسە و ئێمە ئامادە بووین بۆ خراوترەکە یەک عۆمر لە نۆعی برسیەتی ئەترسین هاین بە شوێنە جەمکردن و پوڵۆ و ئەو ڕۆژە برسیە هیچ وەخت نایێت و ئێمە تەمام عمرمان برسی بووین یەک عمر لە مەرگ ئەترسین یەک عمر ئێمە لە مەرگ ئەترسین و لە مەواجه بوونەتەکە مەرگا ئەترسین و لە مەرگ دەرئەچین و لە ڕەنجەکان دەرئەچین بۆیە بالئەخەرە ڕۆژێک مەرگ تێیەخەی ئێمە ئەگرێت و تەمام ئەو لەحزەیە کە مەرگ تێیەخەی ئێمە ئەگرێ ئێمە ئامادەی مەرگ نین ئامادە نین چون ئێمە فکرمان نەکرد مەرگ چه شەکڵیە فکرمان نەکرد کە ئێمە ساڵە های ساڵە مردگین چون توانە تەشخیصە ئەولەوێتەکانمان نەبوو ئێمە دامانە دەر و لە ماڵە مەعشوق یارمەتی بدەین لە ناوە خیابانە خواردمانە تۆرە ڕەفیقێکە برسیەسی ڕوێن برسیەتی ئەو جوبرانکەینەوە هاتینە دەرۆ خواردمانە تۆڕە ئاشنایەک و حادسەیەکی لێ قۆمیاگە چوین حادسەکەی ئەو جێبەجێکەین مەعشوق فرامۆش کردیا و ئێمە کەوتینە داوە وەزعیەت ئسترارێک کە لە زندگی دانە بەدانەیە ئێوە ئەمە نەمودی هەست یا مستەرب و پەرێشان حاڵین یا ئەبلەهین ئەوەی کە یەکێک بتوانێت لەم گەردونە بێتە دەرەوە لە گەردونەیە پەرێشان حاڵی یا ئەبلەهیا بێتە دەرەوە اتفاقێکە کە بۆ نەفەرێکەکەوێ
اتفاقێکە کە نەفرێک لە مواجه بوونەتە کە زەندگی خۆیە ئەتوانێت تەشخیص بە و بالئەخەرە هەڵی بژێرێت کە مهمترین پرایۆرەتیە زەندگیە ئەو چییە؟ ئەو ئێشێ خۆی سەرفەچی بکە. ئەو ئەگەر تەسمیمی گرکە لە ماڵا بێتە دەرۆ بڕوات بۆ لای کاڵەی معشوقی نجاتی بدات، دەبێ فقط بڕوات کاڵێ نجات بە. ئەگەر من داگمەسە دەرۆ کە لە بەرامبەرە داگیرکاریە وجود و سەرزەمینیە خۆما بوێسم، ئەشێ فقط لە بەرامبەر ئەوە بوێسم. باوکم برسیە، دایکم برسیە، زندگیان خراوە، تهدید ئەکرێن، ترسە مەرگمان پێ نیشان ئەدەن، ئەشێ دەست لەو ڕوخدادانە بکێشی تا بتوانیت یەک ئەولەویەت هەڵبژێریت و لە ڕاستای ئەو ئەولەویەتە کارکەی. اتفاقێک کە بۆ فرە کەسێک ناکەفی. بۆیە ئەکسەریەتە ئێمە شکلە کارکتەرەکانە ڕۆمانەکانە داسایفسکین، ڕاستکۆلنیکۆفین، سەروانین، ئیڤانین. ئەلا ڕقمە تەمام ئەو شتانەی کە فکر ئەەکەین نیەین. و ئەمما مەسئلەیە کە ئێمە کردمان بزانن ئێمە لە دنیایەکە زندگی ئەەکەین مدعیانە بسیاری واتیە. کارە فەلسەفیکردن کارە تەولیدە مەفاهیمە نەحیچێکی تر. تۆ بتوانی مەفهوم دروستکەی تا داستانی پێ بهۆنی تۆ. کارە یەک سینەماگەر تەولیدە تەسویرە ئیماژهایەکە کە بتوانێت چیرۆکیان پێ تعریف کاتەوە، ئەو چیرۆکەی کە ئەو گەرەکێسی تعریفی کاتەوە. وەختی ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ مەفهوم دروستەکە چون گەرەکێسی چیرۆکەمە ڕاپەڕینی پێ تعریف کاتەوە. مفاهیم ئینسانە کوردی، جەهانە کوردی، اختیار، ئازادی، ئینسانە تاغی و سوڵتەناپەزیر، ئینسانە کەیلە وەتەن بوون، ئینسانە دژدەر، شای بەرزەمل بوون، شای شیرین سوار بوون، دانای دەوران بوون، دانای دانایان بوون، کردەی کردەدار بوون. لە چیرۆک ڕاپەڕینە مەعنا ئەدا و لە چیرۆکە کەسا مەعنا نادات، هیچ مەعنایەک نادات، چون لە دڵە هیچ چیرۆکێکە ناتکەسە دەرەوە. خەڵقە ئەم مەفاهیمە نیازمەندە بەستەرە داستانیە تا تۆ بتوانی لە ناوت دڵە ئەمانە مەعنا بدەی بەم مەفهومەی کە خەلقت کردەکە. چه ئەوانەی کە گەرەکیانە تەئاترکەن، چه ئەوانەی کە خۆیان منتەسەبە بە دەوڵەتە ئێرانی ئەکەن و پەسەندیانە ئەم جەهانە کوردیەی کە ئێمە دروستمان کردگە و لێی ئەترسن. گەرەکیانە قەلبە مەفاهیم کەن، گەرەکیانە خۆ بدەن لەم مەتنە بە جۆرێک یارمەتی لێ هەڵگرن، گەرەکیانە ناوێ بۆ خۆیان پەیاکەن، گەرەکیانە دوکانێ بکەنەوە. تۆ چیرۆکێکت بۆ وەتەن نیە، تۆ پەرێشان حاڵی، تۆ دەربێترین حاڵەتە پەرێشان حاڵی، نازانی لەکوێ بۆ کوێ دەرچی. بۆیە ئەوەنە خەلاقیەتت یانە تێتا نییە، ناتوانی تو تەکلیفت تەکە خۆتا مشەخەس نەوگەسۆ. تۆ نازانن کێ نجات بی، سەکە بەرسیە خۆت نجات بی. شەهەواتە سەرکوو بووگت نجات بی. ئەو لەبێتە تۆ کامەسە هەرس و وەلەع و تەمەع و نیازت نجات بی، یا بە ڕۆیاکانت و خەونەکانت تەسویر بدەی، یا ڕۆیاکان و خەونەکانت تەعقیب بکەی. تۆ سەرگەردانی. خۆ من بارها لە دیبەیتەکانە وتم چون زولفان و دەست شەماڵەی واوە بەشەر وەیلانن وەڕووی دنیاوە، وەیلان کریاگن. ئێوە لە داوە ڕۆیاکانە دیگەرانە وەیلان کریاگن و تۆ بێ ڕۆیایی. تۆ تەسلیم ڕۆیاکانە دیگەران بووگی کە تەپیان بەسەر تۆ داگە و تۆیان داگیر کردەگە و تۆیان تەفکیک کردگەسۆ، هەزار پارە کردگەسۆ لەبەرەوەی لە ئینقیادیان ناویت و تۆ ڕۆیات نییە.
تا بدا لە ڕۆیاکانە ئەوان و تۆ قەستت نییە تا بدا لە قەستەکانە ئەوان. تۆ وەکو ئینسانە کوردی کە مەواجهەت لەگەڵ ئەم دنیا مەشایە مەواجهەی هونەرمەندانە بێت، جاودانەگی لە هونەرە لە ڕوبەڕووبوونەوەی مستەقیمە لەگەڵ ڕەنجا ناوێنیت، لە کارە و لە کارە هونەریە ناوێنی. تۆ خەریکی خزە خۆی لەم ئینقیاد بۆ ئەو ئینقیاد، لەم ئینقیاد بۆ ئەو ئینقیاد. لەزاوە اتفاقی کە مەشێ لەو ئینسانە بکەفێ ئەمەسە تەسمیم بگرێ ئەولەویەتەکەی چییە؟ چییە ئەو ئەولەویەتە کە بە ئەو معنای بوون و ئینسانی ئەدا؟ بە چی ئێژەن خەلاقیەت کە ئەو ئێشێ بیوێت؟ تعریفە ئەو لە ئینسان چییە؟ لە بوود خۆی و لە نەمود خۆی چییە؟ ئەوسە کە ئێمە مەفهوم کوردیەتمان دروست کرد، مەفهومێک کە تا ئێستا بەکار نەبریا بوو. مەفهوم کوردیەت بە تەفسیر و معنای ئێمە لە چیرۆکە ئێمە معنا ئەدا، نە هەردەمە قۆپان لە پێک، نە هەر چاڵەگا و گەندە دەهانێک ئەگەر ئەتوانێ لافی تێبوەسێتە سەرۆ بەقەدەر مەنجەڵێک و شەرواڵێکی پانی خشتەک شۆڕ کاتە پێی بەخۆی بێژێ کورد و کوردیەتیەز. کوردیەتە لە چیرۆکە ئێمە معنا پەیاکانە لە چیرۆکە هەر کەسێکی تر. ئەو ئینسانە کوردیە لە ناو دڵ ئەم ڕەوایەتەوە ئەم داستانە معنا پەیاکە، نە لە هیچ داستانێکی ترە. ئینسانە مخەیرە ئازاد، ئینسانە کوردی لە مەتر ڕاپەڕینە معنا پەیاکە، نە لە مەتنە هیچ کەسێکی ترە. بەس ئەو کارەی کە ڕاپەڕین کردی ئەو جەخەلاقیەت و مەفهوم سازی و فەلسەفیدەن بوو، چون مەفهومی دروست کرد کە لە خود داستانەکە ئەخونجیا وەجێی ئەکردۆ. ئەبێ کە تۆ ئینسانێک بدۆزی تۆ ئەحمەق نەوێت، ئەبلەه نەوێت، یان پەرێشان حاڵ نەوێت. لە دنیای ئەمڕۆ کارێکی سەختە و ئەو اتفاقە لە ناو دانەیەک ئاکەوێ، دوان ئاکەوێ، لە ناو ئەفرادە تەک ئاکەوێ، لە ناو تەک ئەفرادەکان ئاکەوێ کە ئەتوانن بخولقێنن، جەهانێ دروستکەن، خەلاقیەتیان بوێت. خەلاقیەتە ئێمە لە حەوزەی مبارزەس، هەر کەسێ لە حەوزەی خۆیان مبارزە خەلاقیەتەکە. یەکێ فیلمسازە، یەکێ نووسەرە، یەکێ دانشمەندە، خەڵقمەفاهیمەکە بۆ خۆی، چیرۆکێک تعریفەکاتەوە. و ئێمە ئینسانە کوردی نەوع فۆرمێکی تر تعریفەکەینەوە. و کارە دانایی دەوران تعریفکردنەوەی فۆرمێکی تر، ڕەوایەتێکە کە هەمەگیری ئەکا، گشت کەسێ ئەگرێتەوە و لەوێسە کە مەفاهیم معنا پەیاکەن، تەفسیرەکان معنا پەیاکەن. بۆیە ئەو پرسیارەی کە ئێوە کردتان سەبارەت بەوەی کە چۆن ئینسانێکی کوردی متوجه ئەوێ ئێشێ مەتۆدێکی تایبەت دروستکات بە پێچەوانەی تەواو مەتۆدەکانەتر تا جواب بداتۆ لەبەرەوەی ئەو ئینسانە ئیدەیەکی وابێ، ئەو ئینسانە لە پەرێشان حاڵی و ئەبلەهی و ئەحمەقیە دەرهاتگە. شخصیەتەکان داستانەکانە داسایۆفسکی نییە، ساموراییەکە لە ئاخرین لەحزا کە ئاوڕەداتۆ ئێژێ سامورایی بە چه کەڵکێک دێت، سامورایی کێز لە جەهانە ئینقیادە ئەمڕۆژە لە قەوانینێکا کە محاسرەتیان کردگە لە دنیای کۆنتڕۆلیە ئەمڕۆژە کورد کێز. کوردبوون بە چه دەردێک ئەخوات تا بتوانی تو تەکلیف خۆت ڕۆشنکەی. ئەو وەختەسە کە تۆ ئەتوانی لە نەرەیشن داستانە کوردیەتە خۆتە قەهرەمانە کوردیت،
نەقشی ئیفا بکە ڕۆڵ بگرێ مەعنا پەیدا بکات بوونی بوێت و بڕوات بوو بەست و گسترش و تەوسعەی خۆی ئەمە اتفاقێکە کە ئیشێ بکەفێ ئەمە اتفاقا لە چەندها کەسا ئەکەفێ بەچە من تەوزیحێکمدا ئەو تەوزیحە لە ئەبتداوە وتم حەوزەی زندگی چەندهاتان ئەگرێتەوە و تەخشخیصە ئەولەویەتەکانتان نادەن فریای کوڕەکەت بکەوی یا فریای بێدەسەڵاتی خۆت بکەوی فریای کزۆڵی کەنیشکەکەت بکەوی یا فریای زوڵمێک کە خانە بە خانەی وجودت ئەهاڕێ بکەوی فریای بێدەسەڵاتی و بێسەرزەمینیت بکەوی یا فریای عەزیزەکان و خۆشەویستەکانت کە برسیانە و کزۆڵن و نەخۆشن و داڕەمیاگن و ترسیاگن فریای کامیان بکەویت معشوق داوای لە تۆ کرد فریام بکەوە و لێ تۆ لە ناوە خیابانە گوم بوویت لەم ڕەفیق و لەو ڕەفیق و لەم دۆست و لەو ئاشنا و ئێوارە شەکەت هاتیتەوە ماڵ دیت نەڕوویت بۆ لای معشوق و هەنووز گەرەکتە بڕۆی بۆ لای معشوق و جسم ناکێشێ شەکەتی لە پڕێکا لەسەر کاناپەکەت و قەنەفەکەت خەوت بیاکەوێ چی لە تۆ دروستەکە ئینسانێکی ناکامل ئینسانێ وانەی توانی بە هیچ کام لە تەقازاکان و لە ئەولەوێتەکانی جواو بداتۆ ئینسانێکی دائیمەن قەرزاری بدەهکار ئینسانێکی هەڵشکیاگی هاڕیاک دروست ئەکات بۆیە کەس ناتوانێت ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ و مەتنە جیهانە کوردی بێت نەیتوانی چون لەداوە ئەم ئینقیادانە گیری کرد و خزیا و خزیا و خزیا ئەوانەی کە من ئێژمیان سەرفە کەلام نین مەفاهیم معنادارێکن کە لە ڕەوایەت و نەرەیشنێکە لە فینکشنێکە مەعنا پەیا ئەکا بە شەرتی تۆ ئەو ڕەوایەتە بناسیت قسەی عادی نییە کە من ئەیکەم قسێ نییە تۆ حەزی پێ بکەی داستانێکی سەرگەرم کونەندە خۆ نییە دەی تۆ ئەگەر خاز گوێ نەتەکێنی نافەهمی بە دەردە ناخوا دەست هەڵکێشە لەم گشتە سەرگەردانیە لەم وەزعیەتە ئێستراریە خۆت دەربێرە تەکلیف خۆت مشەخەسکە لە ئەبلەهبوون و پەرێشان حاڵبوون دەست بکێشە لەگەڵم پرسە ڕوبەڕوو بووە من بە چێ دەردێگە خۆم من چه کارم لەم لەحزە لەم دنیا من چه معنایەکە دەم ئەم لەحزە لەم دنیا بۆیە من پەیمانە حەیدەری تەکلیفی تەکە خۆیان مشەخەس بوو بعد ساڵها سەرگەردانی بعد ساڵها پەرێشان حاڵی تەکلیفی تەکە خۆیان مشەخەس بوو نە ئەبلەهمە نە پەرێشان حاڵ ئەو لەبێتە خۆی تەشخیصدا ئەگەر من گەرەکم بوو زەمانێک لە قاڵب ئەندێشەی چەپە ڕزگار کەرە کرێکارانت جەهەن بم ئەگەر من زەمانێک لە قاڵب ئەندێشەی چەپە فکرمە کرد دەبێت لە مەقابڵە فقر جەهانە بوێسم دەبێت دەنگە حاشیە نشینەکانە شارەکان و هاڕیاگەکان بم دەبێت لە کارەکاسەوە تا ریۆ دۆ ژانیرۆ تا مەهاباد و سلێمانی بە یەکۆ بلکێنم و فریای سوچەکەی ماڵە باوکم ناکەوتم ئەمڕۆ ئەولەویەتە من دەرکەوتنە تەکە ئەو نظامەسەوا ئەم ئینقیادەی بەسەر ئەم جەهانە دروست کرد و گەورەترین جنایەتی کرد بەر عەلەیهە ڕەوایەتە کوردی جیهانە کوردی پەرەدایمە کوردی کە تیا ئینسانە مخەیەرە ئازاد مەوجود بوو و ئەوسە ئەولەویەتە من دەرکەوتنە تەکە نەزمە ئەدیانە ئیبراهیمیە ئینقیادگەرە کە ئمڕۆ لە قاڵبە مؤسساتە زەمینی کریاگە خوداکانە زەمینی کریاگ و ئیمانە زەمینی کریاگە متەبەلور بووگن و ئەم ئەولەویەتە مهمە ما بەقیێ مەسائل تێرێ من کە لە سەرزەمینە کوردەوارە توانیم ماهیەتە جیهانە کوردی بگەڕێنمۆ من کە توانیم ڕەوایەتە جیهانە کوردی بکەم بە پێچەوانەی ڕەوایەتە دنیای ئینقیاد
شوشەی زندانە شوشەیە دنیای ئینقیاد تەرەک هەڵەگرێ ئەشکێت و ئەم پەسڵان ئەم ڕستاخیزە ئەم ئەپرایزینگە ئینسانە کوردیە وەکو دۆمینۆ نظامە سڵتە لە تەواوە ئەم گۆی زەمینە پاشەکشە پێ ئەکاتەوە نابودی ئەکات بۆیە من وەختێ وتم بۆ من مهم نییە ئەوانەی پەلامارە کۆنگرەسە ئەمریکایاندا کێ بوون باوەڕەکانیان چییە بۆ من ئەوە مهمە ئەوانەی کە ناویان مردمە گوزاریان کرد لە هەیکەڵە دەوڵەتە ئینقیادگەر گوزاریان کرد و ئەمە گەورەترین ئتفاقە 300 ساڵە ڕابردوو بوو مە تەکلیف خۆمان ئەزانین و ئەمە ئتفاقێکە کە لە ئێمە کەوتبە لای ئێوە خۆش